پەرلەمانی کاک ڕۆز بەخێربی سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ بەڕێستان بەڕێزی ئەمێ لەو پرسیارەوە دەست پێ بکەم بە گشتی دووەمین دیداری گشتی یەکێتی لە سلێمانی چۆن هەڵەسەنگێنی؟ بەڵێ دیدار و هەموو کاتێکتان باش بەڕاستی یەکێک لە جوانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەت لەم دواییەیە ئەم پرۆسەی گرێدان و بە ئەنجام گەیاندنی دیدارە. بەڕاستی دیدار جیاوازی لەگەڵ کۆنگرە یان با بڵین لەگەڵ پرۆسە حیزبیەکانی تر خێراتر نوێبوونەوەی ڕۆحی حیزبیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بە سەرۆکایەتی سەرۆکێکی گەنج هەوڵی بە گەنجکردنەوەی سیاسەتی حیزبەکەدا بە جۆرێک لە جۆرەکان یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێ سوود وەربگرێت لە ڕۆحیەتی گەنج لە کارکتەرە گەنجەکانی خۆی و بەگشتی و بەبێ جیاوازی لەگەڵ ئەو هێز و پێگە سیاسی ناوخۆیی و ئیقلیمی و دەولیەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی و بە دڵنیایی بە سوود وەرگرتن لە ئەزمموی تێکۆشەرەکانی ماوەی ڕابردووی بۆیە ئەیەوێت لە ڕێی ئەم تەشکیلەیەوە بە جۆرێک لە جۆرەکان هەم تاقی گەنجان هەم پێگە و توانای یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی و هەم ئەزمموی سەرکردە دیێرینەکان و تێکۆشەرەکانی ماوەی ڕابردووی تەشکیلەیەک دروستکە هەمی بکاتە خزمەتی خەڵکەوانی تا معادلە لە نێو دیدارەکەیە جێبەجێ بێت ئەمریکا بەڕێزە باسی بە دڵنیایی دیدار ئامانجی بەستنی ئەم دیدارە طبعا ئەمە دووەم دیدارە لە دیداری یەکەما کۆمەڵێک ڕێنمایی و ڕاستپاردە لە پانێڵەکان و کۆنفرانسەکانەوانێ بەرزکرایەوە بۆ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکی زۆری لێ جێبەجێ کرد بە خۆشحاڵیەوانێ فیدباکی چاکەی هێنایەوە بۆ سەبارەت بە فیدباک کە ئەوەی تەغزیەی سەرەوە جارێ تر بکرێتەوە لە کادرەکان بەڕێستان وەکو پەرلەمانتاری خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان یاخود پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی یەکێتی تا چەند دیدگای کادرەکان بۆ ئێوە بگەڕێتەوە سەبارەت بە ڕۆیان بۆ کاری پەرلەمانی گرنگی خۆی هەیە لەم دیدارانە؟ بەڵێ بەڕاستی ڕاستەوخۆ هیچ ڕاستپاردە و ڕێنماییشی دیدار بۆ پەرلەمان نایێت وەک ئێمە وەک پەرلەمانتار. طبعاً فکرەکە چییە؟ فکرەکە ئەوەیە جوانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک بۆم باس کردی یعنی لە خوارەوە نەسیحەتی سەرەوە کرێ جگەلەوەی کە کادری حیزبی خۆی ئەمە دۆست و لایەنگر و هەوادار و میوانی دەرەوەی حیزبەکەش لەم پانێڵانەیە هەن نەسیحەت و ڕێنمایی حیزبەکەکەن بەرزەکرێتەوە بۆ سەرکردایەتی و لە دوایە بۆ مەکتەبی سیاسی و لەلایەن مەکتەبی سیاسی و جەنابی سەرۆکۆ بڕیاری لێدرێ و لە دوای ئەمە سیاسەتی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێدا ئاڕێژرێ و ئەوەی پەیوەندیدار بێ بە پەرلەمان و کاری پەرلەمانتاریەوانێ ئاڕاستی ئێماکرێ و ئێمەش بەو نەهجەی شەکەین کە ڕابسپێردرێ. ڕوئیای یەکێتی بۆ ئەم نوێبوونەوەیە بۆ کاری پەرلەمانی چۆن ئەگەر بەڕێستان تا ڕادەیەک لە بابەتەکەیان؟ ڕوئیای یەکێتی وازەحە زۆر بە کورتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجی ئەوڵ و ئاخیری خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بۆیە ئەوەی پێیوەست بێ بە کاری پەرلەمان و پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمەی ڕاست پاردووە کە بە هەرچی جۆرێک لە توانا و دەسەڵاتمانە هەبێ خزمەتی خەڵکەین خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین بە بێجیاوازی و بە نیسبەتی پەرلەمان و ئەوەی پەیوەندیدارە بە پەرلەمان و پەرلەمانتار لە ڕێی نووسین یان بڵێن هەوڵدان بۆ پێشکەشکردنی پرۆژە یاسا کە لەگەڵ خزمەتی خەڵک بگونجێ و هەوڵدان بۆ دەرچواندنی ئەو یاسایانی کە پێویستە و ضرورەتی ئێستەیە. بە حکمەوەی بەر لە کاری پەرلەمانتاری بەڕێستان سەرۆکارێکی باشتان لەگەڵ پرسی ئابووری و داراییە هەیە واروها پرسە بازرگانەکان ئەمەوێ بە دەرفەتی ئەزانم پرسیارەوە لە تۆ بکەم ڕوئیای یەکێتی بۆ ئیدارەدانی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئایا پێشتر هەندێک تا ڕادەیەک ڕەخنەی لە هەندێک پنت و پۆینتی ئەو حکومڕانیە هەبوو ڕوئیای یەکێتی لەم دیدارانەیە کە ئەگاتەوە بە ئێوە بۆ لایەنی دارایی و ئابووری و ئیدارەدانی لە هەرێمی کوردستان چۆنە بینن؟ ڕوئیای یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دووبارە بۆ سێبارە بۆ چواربارە کەمەوانەی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و لەم ڕوانگەیەوە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوئیای بۆ دۆخی ئابووری بۆ سیاسەتی ئابووری وڵات ڕوئیایکی وازەحە هەم لە پلانی کورتخایەن هەم لە پلانی درێژخایەن و استراتیجی
کاری لەسەر کردووە و کاری جددیتریشی لەسەرەکە بە جۆرێک کە بگونجێ لەگەڵ سیستمی سەرمایه‌داری جیهانی. ڕاستە ئێمە لە ماوەی ڕابردوو بەداخەوە جیرۆدەی کۆمەڵی قەیرانی یەک لە دوای یەک بووین وەکو کوردستان و لە ناویشانە قەیرانی دارایی. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان درشی بە شتێک کردووە و تحقیقیش بووە و کە ڕاستە و لای هەموو لایەک ئاشکرایە ئێمە جگە لە قەیرانی ئابووری قەیرانێکی ترمان هەیە قەیرانی بەڕێوەبردننی ئابووری وڵات کە ئەم قەیرانە بەڕاستی کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر قەیرانە فعلی ئابوووریەکەی کە هەیە بە جۆرێک لە جۆرەکان قورستری کردو لەسەر شانی خەڵک. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمیشەیی لەگەڵ نوێبوونەوەیە بە هەمیشەیی لەگەڵ خۆگونجاندنە لەگەڵ دۆخەکان بۆیە ئابووریش چۆنت پێ بڵێم یعنی نەخشەیەکی خاص و تایبەتی بۆ کێشراوە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوانێ هەم بۆ مەودایەکی زۆر نزیکە جێبەجێکەین و هەمیش بۆ مەودایەکی دوورخایەن و استراتیجی بۆ پێشخستنی ئابووری وڵاتی انشاءالله. کاروباری پەرلەمان هەڵبەت ئەمە لای بینەران و لای بەڕێزی شڕوونەکە لە ڕێی لیژنەکانەوە بە تایبەت زۆرێک پرۆژە یاسایانرێتە پەرلەمان. یەکێتی لە ڕابردووە لە لیژنەکانە تا ڕادێک حزورێکی باشیە بۆ چۆن خۆتان ئامادە کردو ئەم جاریان لە خولی شەشەمی پەرلەمانە لە لیژنە سەرەکیەکان حزورتانە بێ پرۆژە یاساتانە بێ ئەم ئامادەکاریە چۆن بوو؟ بەڵێ بەدڵنیایی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆی لیژنەکانی پەرلەمانی کوردستان حزوریە بێ جا بە سەرۆکایەتی لیژنەکان بێیان بە جێگری سەرۆکایەتیان بە بڕیاردەری لیژنەکان یان بە ئەندام بە هەر جۆرێک لە جۆرەکان بێت و لەم چوارچێوەیە تەواو هەوڵی خۆی بۆدا بە نمونە بۆ دوێنینەوانێ یەکێک لە لیژنە کاریگەرەکان لیژنەی داراییە. لیژنەی دارایی گەورەترین خزمەتی خەڵک کە ئێستا بیکە وەک لیژنەکە کە ضرورەتێکی حتمیە بۆ ئەم خولەی پەرلەمان پێویستە یاسای بودجەی هەبێ. ئەم یاسای بودجەیە ئەگەر بە جۆرێک لە جۆرەکان بە زووی تەصدیق بکرێ و کاری لەسەر بخرێتە بواری جێبەجێکردنەوانێ زۆر لایەنی باشی هەیە. یەک لەوانە عەدالەتێک تا حدێکی باش ئەهێنێتە ئاراوە. دوو لەوانە کۆمەڵێ مەحسوبیەت و منسوبیەت کە لە ڕابردوو بەرامبەر ناوچەیەک بەرامبەر ناوچەیەکی تر کراوە ڕێ لەماگرێ دابەشکاریەکی تیا بە یەکسانی و دوای ئەوە هیچ کەسێک ناتوانێت بە میزاجی شخصی خۆی ئیشکا لەبەرەوەی یاسایەکەیە و پێشتر ئیتیفاقی لەسەر کراوە و هەموو لایەنەکان هەموو ناوچەکان مافی خۆیان پێدراوە و بە یەکسانی بەپێی پێویستی ناوچەکان لە ڕێی ئەم یاسایەوە ئەتوانێت خزمەت بکرێت. کاک ڕۆز پێشتر ڕەنگە بیانیوەکە بوو بێ سەرچاوی داهات تا ڕادێک جێگیر نییە ئێستا بۆ هەرێمی کوردستان تا ڕادێک ڕوون بۆتەوە لە بەغداد چۆن پارەی موچە دێ و داهاتی ناوخۆ تا ڕادەیەک چۆنە ئەمە وانە کە ئاسانتر بێت دەست بۆەوە ببرێ پرۆژە یاسایی بودجە ئامادە بکرێ باشیدی ئاسانترە بێ بەس یەکێتی نیشتیمانی کوردستان چاوی لەوە دوورترە بینێ کە ئێمە تەنیا چاومان لە دەستی بەغابێ باشە ڕاستە ئێمە سەر بە حکوومەتی فیدراڵی بەغاین و بە تەواوی لە ژێر ڕێنمایەکانی ئەوانە بێ هەموو چالاکی و کارێکی سیاسی و ئابووری و ئەوەی پێویست بێ بیکەیت. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای لەگەڵ ئەوەیە ئێمە تەنیا خۆمان نەبەستینەوە بەو داهاتی کە لە بەغداوە بۆمانە یا بە داهاتی ناوخۆ بۆیە پێویستە ئێمە کار بکەین بە جۆرێک لە جۆرەکان سەرچاوی داهاتمان فرەیی بکەین هەمە چەشن بکەین پشت بە تەنیا بە داهاتی بەغدا نەبەستین پشت بە نەوت و غاز نەبەستین بە جۆرێک لە جۆرەکانی تر ئیش بکەین. نمونەیەکی بچووک بم بە برای خۆم باش طبعا ئێمە ئێستا غازێکی زۆرمان هەیە. ئەم غازە یەکەمین شت یەکێتی نیشتیمانی کوردستان ئامانجیەتی و کاری بۆ کردووە و جێبەجێشی ئەکات کە بۆ خزمەتی خەڵک بەکاربێ. بچووکترین شت هەنگاوی یەکەم بۆ خزمەتی خەڵک بەکاربێ کارەبای پێ بکرێ بە 24 کات ژمێری. حساباتێکی ماتماتیکی هەیە بۆ نمونە ئەگەر بێت و لە دوای ئەوە لێمان زیاب بوو غازەکە بە بفرۆشین سوودی بۆ هەموو کوردستانە بێ لاری نییە لەگەڵی لەمەش باشتر هەیە کە غازەکە بفرۆشی. لێم بپرسە بۆ چۆن باش ئێمە ئەتوانین بین ئەم غازە بکەین بە ئینتاج. چۆن بیکەین بە ئینتاج؟ بیکەین بە کارەبا. عێراق وڵاتێکی گەورەیە
کێشەی کارەبایی کێشەی کارەبای گەورەی هەیە ڕاستە ئێستا کارەبای پێفرۆشرێ بەس ئەو کارەبایی کە بە عێراق ئەفرۆشرێ لەو تەموحەنیە کە داهاتەکەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بێ بە جۆرە لە جۆرەکان یا بە حەدی معقول بۆیە ئەگەر بێت و ئێمە ئەم غازەی خۆمان بکەین بە کارەبا ئەگەر غازەکە بفرۆشین بۆ نمونە یەک جاری استیفادە بکەین بەس ئەگەر کردمان بە کارەبا و کارەباکەمان فرۆشت ئێمە 4 جاری استیفادەکەین لەبەرەوەی حەقدەستیە چێتە سەر دەستی کار زیاترەکە لە ناو وڵاتی خۆمانە بە وڵاتێکی بەرەمێنی کارەبای باش بە دڵنیاییەوانێ بە دڵنیاییەوە ئەمە یەک نمونەی بچووکە کە من بۆ بەڕێزت باسەکەم بیریشمان نەچێت جێگری سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان ئەو چەمکە بەکاردێنێ کە کشت و کاڵ و گەشت و گوزاری گەشت و کاڵ کردوێتی بە یەک چەمک ئەمەش ئەکرێ سەرچاوێکی باشی داهات بێ بۆ هەرێمی کوردستان بە دڵنیاییەوانێ و کوردستان ئەرز و ئاو و ئاسمان و ژێر ئەرزی هەمووی داهاتە سوپاس بۆ خی گەورە وەک بۆم باس کردی یەکێک لە کێشە گەورەکانی کە ئێمە لە کوردستان لە ماوەی ڕابردوو هەمان بووە و یەشێتی کاری کردووە بۆ ڕاستکردنەوەی کێشەی بەڕێوەبردننی سیستمی ئابوووریەکە بوو کێشەی دابشکردنی داهاتەکەمان بووە یعنی ئێمە ئەگەر قەرارە لێ کاگڕۆز بۆی سود لەو کاتە بینین کاتێکی کەم ماوەێ بچمە لای ئەو تەوەری کامێ مەبەسمە باسی بکەین پرسی تەوتین بێ هەژماری من بێ مویمەوەیە هەژمارێکی بانکی یاخود موچەخۆرانی هەرێمی کوردستان بە بانکی بکرێ بەڵام تا ڕاستەیەک ئێستا دیرەکەیە بە حساب یەکێتی لە مەسلەی تەوتین پاشەکشەی کردووە پێم خۆشە بە گوێرەی شارەزایەکەی بەڕێزەوە بە گوێرەوەی کە بەڕێزە ئەندامی خولی شەشەمی پەرلەمانی ئەمە بۆ بینەران ڕوونکەیتەوە ئەسڵی بابەتەکە چۆنە واللهی بابەتەکە تقریباً بۆ کەسێک ئەگەر شارەزا بێ وازەحە بەس بەداخەوە ئێمە کێشەیەکمان هەیە لە کوردستان بەگشتی خەڵکانێکە شارەزاییان نییە یان خەڵکانێکە معلوماتیان نیە خۆیانێن لە بابەتێکە ئیشی ئەوان نییە ئەوەکە خەڵک بەلایە هەم ئەرشی ئەو کەسانە قورسەکات کە شارەزایان لە بابەتەکە هەیە لەبری ئەوەی شەرحیکەن ئەبێ بێن هەڵەکانیشی ڕاستکەنەوە و هەم ئەرشی خەڵکیش قورسەکە لەبەرەوەی بە جۆرەگەی خەنە مێشکێوانێکە ئەم مەوزوعە چۆن بڵێ بەهارێکی لا دروستەکە کە فعلەن وان نییە لە ئەساسە بۆ زانیاری بەڕێست و بینەران مۆزوعی بە ئەلکترۆنیکردنی موچە یان با بڵێن بە بانکیکردنی موچە لە کۆی عێراق بە تەوتینیش و هەژماری منیشەوانێ پرۆسەیەکی سەپێنراوی ماوەی ڕابردووی ئەمریکایە ئەمە هیچ مناقەشەی شتیان نیە یعنی ئەم پرۆسی بە ئەلکترۆنیکردنی موچەیە نەپەیوەندی بە حکوومەتی عێراقەوە هەیە و نەپەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە هەیە بۆیە پرۆسەیەکە سەپێنراوی ئەمریکایە بەسەر حکوومەتی عێراق و هەم حکوومەتی هەرێمی کوردستان باش تایرە متفقون لە دوای ئەوە حکوومەتی عێراق چۆن پرۆسەکە جێبەجێیەکە مافی خۆیەتی و حکوومەتی هەرێمی کوردستانی چۆن جێبەجێیەکە مافی خۆیەتی داواکاری ئەمریکا بۆ نەسەپاندنی سزای ئابووری بەسەر عێراق و بەسەر هەرێمی کوردستان ئەوەیە کە بڕۆ موچەی خەڵکەکە و کە بە ئەلکترۆنی بۆ ئەوەی یەکێتی ئابووری نەوەستی کە ئەو مەرجانی هەیەی عفومکە بیسەپێنێ بەسەر پرۆسە مۆزوع سەپاندن نییە مۆزوع خزمەتی خەڵکە یەشێتی بە مافی خۆی زانێ بەرژەوەندی خەڵک پێش هەموو بەرژەوەندیە کەسی و حیزبی و شخصیەکان بکە مۆزوعی تەوتین لە عێراق حکوومەتی فیدراڵی لە ڕێی شەریکەیەکەوە شەریکەیەکی ئەهلی ئەم مەوزوعە جێبەجێ ئەکات کە شەریکەکە ناوی کی کارتە ئەم شەریکەیە شەریکەیەکی ئەهلیە خەدەماتی دارایی بە بانکە حکوومیەکان ئەفرۆشێتەوە بۆچی لەبەر ئەوەی بانکە حکوومیە عێراقیەکان هەم بانکی ڕەشید و هەم بانکی ڕافیدەین معقبن یعنی سزادراون ناتوانن کاری ئینتەرناشناڵ کاری نێودەوڵەتی بکەن باش خەڵکی ئێمە وا ڕاهێنراوە کە زەخت بکە داوا بکە کۆمەڵی خەڵکەیە کە من دڵنیام بەشێکی زۆریان نەشارەزان و بەشێکی کەمیشیان بەکارهێنرێن داواکەن بانکی ڕەشید و ڕافیدەین بێتە ئێرە ئێمە پێمان خۆشە بانکی ڕەشید و ڕافیدەین بێتە ئێرە بەس بانکی ڕەشید و ڕافیدەین دوو بانکی سزادراون دوو بانکن کە توانای کارکردنی نێودەوڵەتیان نییە دوای ئەوە ئێمە لە کوردستان بەداخەوە کە بانکی نیشتیمانیمان نییە
ئێمە ئەبێ لەبری ئەوەی هەوڵ بین بانکی ڕەشید و ڕافیدەین بێنینە ئێرە ئەبێ هەوڵ بین بە هەموو لایەنەکان بانکێکی نیشتیمانی بۆ کوردستان دروستکەین ببێ بە بانکی مرکزی نیشتیمانی کوردستان ئەم بانکە ئەم خزمەتگوزاریانە بۆ کۆی هاوڵاتیان دابینکە بەنسبەتی مەوزوعی تەوتین و هەژماری من کە ئەم فەوزایی لەسەر دروستکرا لە ماوەی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان لە وەختی بانگەشەشە کەوتوێتی تەوتین جێبەجێەکەین مەبەستی لە ناو نییە مەبەستی لە ناوەڕۆکەکەیەتی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان باشە و کارمان بۆ کردووە و لە هیچ مافێکیشی خۆش نابین طبعاً بە ئەو پێگە و قورسایی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەیەی بەو سنگ و قورسایی هەرچی نقطەیەکی ئیجابی و باش لە مۆزوعی تەوتین لە عێراق هەیە ئەبێ بۆ بهێنین و هەرچی مۆزوعێکی باش لە هەژماری منیش هەیە بیهێنین بە هەردووشی پرۆسەیەکی لێ دروست بکەین کە لە کۆتایەکە سوودی بۆ خەڵک بێ بیرمان نەچێت بە هەفتانە سیستمی بانکی لە دنیا پێشەکەوێت یعنی دوور نییە لە چەند مانگی ئایندا جۆرێک لە سیستمیان جۆرێک لە ئۆفریان جۆرێک لە مامەڵی تر داخلی سیستمی عالەمی بێ ئێمەش ئەگەر بمانەوێت لەگەڵ ئەو سیستمە جیهانیە بڕۆین و پێشکەوتنی وڵات و سیستمی بانکی و ژێرخانی ئابووری وڵاتی خۆمان بێ پێویستە لەگەڵی هەنگاوە ناکرێت سیستمێکی کۆنکریتیە بۆیە کاتێشتی باشە بێ بۆیە سیستەمەکەی بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان من نامەوێت مەوزوعی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خزمەتی ئابووری و داراییەکەی و ژێرخانی ئابووری و بە بانکیکردنی هەموو تاشێکی کوردستان لە مەوزوعی تەوتینە بچووک بکەینەوانێ کە مەوزوعێکی زۆر گرنگ نییە وەکناو بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە مافی خۆیەزانێ لە هەر شوێنێکە لە هەر کاتێکە سیستمێک پرۆسەیەک لە تەوتین باشتر و لە هەژماری منیش باشتر هەبێ پەنای بۆ بینی ئێمە لە پێناوی خزمەتی کۆمەڵانی ڕێز کاک ڕۆز ئەحمەد شاه سوپاس کە گۆشەی کورسات لەگەڵ سپاس بۆ ئێوەش کە